کاتتان باش استراتیژی ئەم هەفتەیەمان تایبەتە بە سەردانەکەی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. جۆ بایدن لە هەفتەی ڕابردوودا بە سەردانێکی 4 ڕۆژە هاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ساوی بە چەندین سەرکردەی ناوچەکە کەوت. لە ئیسرائیلەوە لە چوارشەممی ڕابردووە دەستی بە سەردانەکەی کرد و دواتر بۆ فەڵەستین و ئینجا لە جددە کۆبووەوە. لە جددەدا سەرۆکی ئەمریکا جەختی لەسەر 3 خاڵی زۆر گرنگ کردەوە کە وتی ئەمانە ئامانجی ئەمریکان لە سەردانەکەیدا. یەکەمیان دروستکردنی سیستەمێکی بەرگری لە نێوان وڵاتانی ناوچەکەدا ئەو وڵاتانەی کە هاوپەیمانن لەگەڵ ئەمریکادا. دووەم بەردەوامی و پتەوکردنی پەیوەندیەکان لەگەڵ دۆستەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. سێمیشان ڕێگەگرتن لە نێران لە ناوچەکەدا کە ئەوانەی بەرژەوەندی ئەمریکا دەخەنە مەترسی و ژێر پرسیارەوە. پرسیارگەلێک لەم سەردانەی سەرۆکی ئەمریکا دروست بوو بۆ ناوچەکە کە دەمانەوێت ئەم شەو لەگەڵ بەڕێز کاک ئاسۆ عەبدوڵەتیف کە لە ستۆدیۆ سلێمانیەوە لەگەڵمە تاوتوێ بکەین. کاگاسۆ خۆتان ئاگادارن سەردانەکەی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست خاڵێکی گرنگ بوو. هەروەها سەرۆکی ئەمریکاش لە سەردانەکەی سەرەتا دەستی کە دەستی پێکرد دەڵێ دەمانەوێت داهاتوێکی پۆزتیڤ لەگەڵتان بنیاد بنێن. مەبەستی سەرکردەکانی ئەو وڵاتانە بوون کە لە جددە لەگەڵیان کۆبووە. بۆ نمونە سەرکردەی عێراق، سەرۆکوەزیرانی عێراق لێ بوو، وەفدی عێراقی لێ بوو، سعودیا لێ بوو، بەحرین لێ بوو، کوێت لێ بوو، لە شوێنەکانی دیکەش هاتبوون. بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە ئایا ئەمریکا دەیتوانی لەم سەردانە یان توانی لەم سەردانەیەدا ئامانجەکانی بپێکێت؟ بەڵێ دیارە چەند گرفتێکی تەکنیکی هەیە تا کاک ئاسۆ دێتە لامان. لە سەردانەکەیدا جۆ بایدن کە یەکەم سەردانی بوو دوای 18 مانگ لە دەستپێشی سەرۆکاتیەکەی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێتە ناوچەکە. جۆ بایدن کەسایەتیەکە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نامۆ نییە، بەڵام لە سەردانەکەیدا دیارە چەند گرفتێکی توش بوو، بە تایبەتی لە دیدارەکەی لەگەڵ محەممەد بن سەلمان، کەسێک کە سەرۆکی ئەمریکا لە ڕابردوودا وەکو نەیارێکی ئەمریکا هەروەها نەیارێکی سەرسەختی دیموکراسی لە ناوچەکەدا ناوزەندی کردبوو. بەڵام دوجار لەژێر فشارێکی زۆری سەرکردەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرۆکی ئەمریکا ناچار بوو کە لەگەڵ محەممەد بن سەلمان کۆبێتەوە. هەندێک لە ڕۆژنامەکانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بوون هەروەها بەشێک لە ڕۆژنامە ئەمریکایەکان دەڵێن سەرۆکی ئەمریکا نەیتوانی هەموو ئامانجانەی کە لە مەبەستی بوو بیان پێکێت. بۆ نمونە لە ڕۆژنامەی پلیتیکۆ ئەلێکزاندەر وەرد هەروە جۆناتان لیمیە دەڵێن ئەو سەردانەی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تەحدیدەن سەردانەکەی جۆ بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەیتوانی چەند ئامانجێک بپێکێت. بۆ نمونە ڕازیکردنی سعودیا و هەروەها بەشێک لە سەرکردەکانی ناوچەکە کە نەوتی زیاتر بخەنە بازاڕەوە بۆ ئەوەی نرخی نەوت دابەزێت. هەروەها لەسەر ئەوەی کە سعودیا و ئیسرائیل بێخێتە ناو بەرەیەکی پتە و یەکگرتووەوە دیسانەوە بوو بە خاڵێک لەوەی کە ئەمریکا نەیتوانی ئەم ئامانجەش بپێچێت. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا لە دەستپێکی وتەکانی سەرۆکی ئەمریکا لە جددە لە ڕۆژی شەمەی ڕابردوو دەڵێ دەمانەوێت داهاتوێکی پۆزتیڤ لەگەڵتان بنیاد بنێن، بە تایبەتی لەگەڵ ئەو وڵاتانێکی دۆستی ئەمریکان. هەروەها دەڵێ ئەمریکا ڕاناکات لە ناوچەکە و جێگا بۆ سین و رووسیا چۆڵ ناکات. ئەم پەیامەی سەرۆکی ئەمریکا لەوەدا سەرچاوە دەگرێت کە دوای شەڕی رووسیا و ئۆکرانیا قەیرانێکی گەورە لە ناوچەکەدا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دنیادا دروست بووە. ئەمریکا لەگەڵ دەستپێکی سەرۆکایەتی جۆ بایدن لە ئەولەوەیاتیاندا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تێدا نەبوو، بەڵام ئەم دۆخەی کە لە رووسیا و ئۆکرانیا دروست بووە، ئەو شەڕانگێزێکە لەسەر سنوورەکانی ئەوروپا دروست بوو، ئەو گرفتانەی لە بواری ئابووری سیاسی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیای گرتوۆتەوە وای لە ئەمریکا کرد کە جارێکتر بێتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەرۆکی ئەمریکاش بڵێ ئێمە ئەم ناوچەیە جێناهێڵێن و هەرگیز جێگا بۆ سین و رووسیا چۆڵ ناکەن. ئەمانە پەیامی پتە بوون. ئەم بابەتە
زارێش لەگەڵ بەڕێز کاک ئاسۆ عەبدوڵلەتیف لە سلەیمانیەوە لە سنوودی سلەیمانی و لەگەڵمە تاوتوێ دەکەین. کاک ئاسۆ سەردانەکەی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیوادارم گوێ لە دەنگم بێ ئێستا سەردانەکەیان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەردانێکی گرنگ بوو. بەشێک لە ڕۆژنامەکانی ئەمریکا دەڵێن نەیتوانی هەموو ئامانجەکانی بپێچێت بەڵام هەندێک لە سەرکردەکانی ناوچەکە بۆ نمونە ئیسرائیل بۆ نمونە عێراق بۆ نمونە بەحرین کوێیت ئەمانە دەڵێن سەردانەکە زۆر سەرکەوتوو بوو. خوێندنەوەی ئێوە چییە بۆ ئەم سەردانەی هەفتەی ڕابردووی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیە سەردانی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئیسرائیل و ئامادەبوون لە لووتکەی جددە لە عەرەبستانی سعودی بێگومان مانا و مەدلولاتێکی گەلێ قوڵی هەیە و ڕەهەندی سیاسی و ئایدۆلۆژی و ئابووری فرەچەشنی هەیە لە جیهانە بەپێی هەندێک لە لێکدانەوەکانی هەندێک لە ناوەندەکانی فیکر و ئەندێشەی سیاسی لە ئەمریکا ئەوەی بە تینک تانک ناو ئەبرێەوە هەندێک لە ڕۆژنامەنووسان و تەنانەت وتەبێژی ئەنجومەنی ئاسایشی ئەمریکا دەڵێ هاتنی بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ پێداچوونەوەیە بە کۆی ئەو مەلەف و دۆسیە سیاسیە هاوبەشانەی کە لە ڕابردووە هەبووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دووبارە بنیادنانەوەی سیستەمێکی پتەوی پەیوەندی و کۆنتاکتی سیاسی لە نێوان هاوپەیمانەکانمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە دوای جەنگی رووسیا ئۆکراین تا ڕادەیەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی کە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە هەژمارەکرێ ئەوانەی لە دەوروبەری وڵاتانی کەندا و هەژمارەکرێ تا ڕادەیەک کۆمەڵێک پرسی کەڵەکەبووی سیاسی ماوەتەوە تیادا قەیرانی گەورە گەورە ڕووی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە. ئەتوانم بڵێم ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێستادا تەنها ئاسمانی بەدەست ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوەیە بەڵکو خاکەکەی وڵاتەکان جیۆسیاسیەکەی جوگرافیاکەی تەنانەت دەریچە ئابووریەکانی بەدەست کۆمەڵێک دەوڵەتی وەکو چین و رووسیا و کۆماری ئیسلامی ئێرانەوەیە. بەڵێ کاگاسۆ ئاگادارم سەرۆکی ئەمریکا باس لەوە دەکات کە دەڵێ دەمانێت سیستەمێکی بەرگری پتە و دروست بکەین لە ناوچەکەدا بەڵام نەیتوانی سعودیەکان و ئیسرائیلەکان زۆر لێکتر نزیک بکاتەوە بۆ ئامانجە بگات کە بتوانێت سیستەمێکی بەرگری لە دژی هەر هێرشێکی یان هەر پەلامارێکی زلهێزەکانی ناوچەکە دروست بکات. بەڵێ بێگومان خۆی لە ڕاستیە وەکو پێشتری ژوتم سەردانەکەی سەرۆک جۆ بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست فرەڕەهەندە ینی پەیوەندی بە تەنها دۆسیەکەوە نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆ نمونە بەشێک لە سەردانەکە پەیوەندی بە کۆنتترۆلکردنی تیرۆری نێودەوڵەتیەوە هەیە ئەوەی کە داعش نوێنەرایەتیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕێکخراوە تند ئاژۆکان و ڤەندەمێتالیزمی ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خەریکی تیۆریزەی تازەن بۆ جارێکی تر چالاکردنەوەی خانەکانی داعش. بەشێکی تری پەیوەندی بەو قاعیدە دژە موشەکیانەوە هەیە کە لە ئیسرائیل و لە بەشێک لە وڵاتانی دۆستی ئەمریکا هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەمریکا لە ڕێی دروستکردنی هێزێکی تازەوە ئەوەی کە بە میدڵ ئێست استراتیج هاوپەیمانێتی وڵاتانی هاریکاری کەندا و هەژمارەکرێ ئەوێ لەو ڕێگەیەوە هاوپەیمانێتەکە تون و تۆڵکە و بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە کە نەوت و هەناردەکردنی نەوت و گازی سروشتی لەوە زیاتر سەر نەکەوێت کە بازاڕی ئابووری دۆلاری ئابا بڵێن بازاڕی اقتصادی ئەمریکا تووشی هەڵایسانی ئابووری دیکە بکات و تووشی شکستی گەورە بکاتەوە کە وەکو لە ساڵانی ڕابردوو بینیمان. ئێمە ئەزانین هەموو ئەم جوڵە استراتیجیانەی جۆ بایدن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێگومان بێ نەیاری سیاسی و بێ دوژمن و بێ بەرە نییە چونکە ئەبینین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەرەیەکی تۆکمە و نەیاری تند بەرامبەر ئەمریکیەکان هەیە کە ئاسمان و خاکی عێراقیان بەدەستەوەیە ئاسمان و خاکی سووریایان بەدەستەوەیە بەشێک لە
چێنەوە نێرانی ناوەڕاستی ئەمریکا گەورە ئەگەر بەدەست ناویان بێنیت. هێزە سەربازیەکە ئەوانە بەڵێ ئەوانن کە ماوەیەکی زۆرە لە ڕێی هاوپەیمانێتی استراتیجی سەربازی و با بڵێن جیۆسیاسیەوە وەکو ڕووسەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە هەژمونێکی سیاسی عەسکەری تەواویان هەیە بەسەر وڵاتانی وەکو بە تایبەتی ئەوەی کە جەنگی تیادایە وەکو عێراق و سووریا. بەشەکەی تری بێگومان خۆتان نەزانن کۆماری ئیسلامی ئێرانە. کۆماری ئیسلامی ئێران هەتا ڕێکەوتنی ڤیەننا ئەوەی کە بە 5+1 ناوزە دەکرێت لەگەڵ ئەمریکیەکانە کۆتایی پێنەهێنێ مەحاڵە ئەمریکیەکان بتوانن هیچ پرۆتۆکۆلێک هیچ جۆرە ڕێکەوتن و با بڵێن هاوپەیمانەتیەکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە کۆتا بگێنن چونکە خۆتان نەزانن ڕێکەوتنی 5+1 ڤیەننا لە 14 تەمموزی 2015 لە سەردەمی باراک ئۆباما واشۆی لەسەر کرا کە ڕێکەوتنی چەکە ئەتۆمیەکانی ئێران و ئەمریکا و گەشتنە بە دەریچەیەکی یاسایی و لە سەردەمی دۆناڵد ترەمپ لە ساڵی لە با بڵێن بزاد لە ئایاری 2018 تەواوی پرۆتۆکۆلەکانی 5+1 هەڵۆشێنرایەوە. بەڵام ئەگەر بێنە سەرتەوەرێشتر دیارە کە جۆ بایدن دەڵێ دەمانەوێت ڕێگە لە نێیارەکانمان بگرین ئەوانەی دژی بەرژەوەندیەکانی ئێمە لە ناوچەکەدا مەبەستی رووسیا و ئێران و ئەوانەی ترن کە لەگەڵ رووسیا و ئێران دژی بەرژەوەندەکانی ئەمریکان. خاڵێکتر لە سەردانەکەیدا کە جەختی لێکردەوە قسەی لەگەڵ سەرکردەکانی ناوچەکە کرد ئەوە بوو کە دەڵێ ئێمە ئەم ناوچەیە تۆڵ ناکەین بۆ سین و بۆ رووسیا بەمانایەکتر ئەوەیە کە پێگەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێ پێگەیەکی بەهێز بێ. بەڵام لە چەند ساڵی ڕابردوودا ئەمریکا زۆر بەرەو لاوازی ڕۆیشتووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو سەربازانەی کە توانای ڕوبەڕووبوونەوەی چەکداریان هەبوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەمانەوەتەوە کاتێک کە دەڵێ دەمانەوێت جێگا چۆڵ ناکەین بۆ سین و بۆ رووسیا و هاوپەیمانەکانی لە ناوچەکە ئایا دەوێت جارێشتر سەربازەکانی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگەڕێنەوە یان دەوێت وەکو ئەوەی کە هەیە بمێنێتەوە؟ بە دڵنیاییەوە خۆی کۆماری ئیسلامی ئێران بە نێیارێکی سەرسەختی دەوڵەتی ئەمریکا هەژمارەکرێت لە ناوچەکە و بەرژەوەندیەکان چوون بە ناویەکە لە سووریا و لە عێراق و لە قەتەر و لە عەرەبستانی سعودی و تەنانەت لە ئەفغانستان و شەڕی ئەم دوایەی ئۆکرانیا. بێگومان ئەمریکیەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ لەمە و دووە چۆڵ ناکەن بۆ هیچ بەرەیەکی سیاسی عەسکەری و ئەمریکا ئەزانێت لە ماوەکانی ڕابردووە بۆشایی گەورە گەورە هەبووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و شکستی گەورە گەورە ڕووی کردوتە دەوڵەتی ئەمریکا و زیان بە پێگە استراتیجیەکانی ئەمریکا دراوە لە 10 ساڵی ڕابردووە. بۆ نمونە هەر بۆ وێنە لە ساڵی 2010 بێگومان لە نێوان دەوڵەتێکی وەکو دەوڵەتی مۆدێرنی تورکیا دەوڵەتی ئاک پارتی و دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران ڕێکەوتنێکی یۆرانیۆمی پیتێنراوی ئاستنزم واژۆ کرا کە ڕێکەوتنەکە لە سەروبەندی هاوپەیمانەتی قەسری شیرین لە ساڵی 1639 پێم وابێت هاوکات بوو لەگەڵ ئەو ڕێکەوتن نامەیە. ئەمە بە جۆرێک لە جۆرەکان مەسجێکە بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کە ئێمە دەستبەرداری خەیاڵدانی سەفەوی و عوسمانیەکان نابین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام ئێستا پێگەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە سووریا بە تایبەتی لە عێراق لە یەمەن لە شوێنەکانی دیکەدا زۆر لاوازە بە بەراورد لەگەڵ 10 ساڵ بەر لە ئێستا 15 ساڵ بەر لە ئێستا زۆر لاوازە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا چۆن دەتوانێت پێگەی ئەمریکا بەهێز بکات چونکە نێیارەکانی ئەمریکا زۆر باڵادەسترن لە ناوچەکەدا بە چ شێوازێک دەتوانێت پێگەی پرسیارێکی زۆر بەجێیە. بەڵێ ڕێک ئەو هاوپەیمانێتیە استراتیجیەی کە ئێستا دروست کراوە لە نێوان بەشێک لە وڵاتانی هاریکاری کەندا و ڕەنگە لە ئایندەیەکی نزیک قەتەر و کۆمەڵێک وڵاتی دیکە بێنە ناو هاوپەیمانێتەکە. ڕێک ئەوەیە کە ئەمریکا ئەیەوێ پەنجە بخاتە سەر برینەکە ئەبێت دۆستەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ لەم و دواجێنەیەڵێ دۆستەکانی خۆی بریتین لە دەوڵەتێکی وەکو قەتەر بێگومان سونی مەزهبە و تا ڕادەیەک نەوت و گازی سروشتی بەدەستە و وڵاتێکی میحوەریە. دەوڵەتێکی وەکو عەرەبستانی سعودی بێگومان
ململانەیەکی تند هەیە لە نێوان دژایەتیکردنی ئەمریکیەکان لەلایەن هەم کۆماریەکان و هەم دیموکرات خوازەکان کە ئەتوانم بڵێم کەرەستەی تەبلیغاتی هەڵبژاردنەکانی دیموکرات خوازەکان و کۆماری خوازەکان بەشێکی پەیوەندی بە سعودیەکانەوە هەیە. ئایا سعودیەکان لە زیهنیەتی تازەی ئەمریکیەکانە، لە ئیداری تازەی ئەمریکیەکانە، ئایا وڵاتێکی نەفرەت لێکراوی دەوڵەتێکی سنی مەزهبی تەقلیدی دواکەوتووە؟ نەخێر، ئەمریکیەکان بە خیتاب و دیسکۆرسێکی تازە ئەگەڕێنەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێم وایە ئەبێ لەمەولا دەست بگرن بە بچووکترین هاوپەیمانێتی و دۆستەکانی خۆیانەوە، تەنانەت بە هەرێمێکی بچووکی وەکو هەرێمی کوردستانیشەوە کە بە بەڕێز مستەفا کازمیان وت ئەبێ هەرێمی کوردستان لە عێراقا پارێزراو بێ، ناوچەیەکی ئابووری تایبەت بەخۆیی هەبێ. ئەمریکا ئەیەوێ تەنانەت هاوپەیمانێتیەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەم هاوپەیمانێتی ئایدۆلۆژی و فکری و عەقایدی بن، هەم هاوپەیمانێتی ئابووری و ئیکۆنۆمی بن بۆ ئایندە، بۆ ئەوەی بتوانن ڕوبەڕووی هەموو ئەو نەیارە سەختانە بۆستنەوە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بە تایبەتی ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد کە رووسیا و ئێران و کۆمەڵێک دەوڵەتی وەکو سووریا و ڕێکخراوە تند ئاژۆکانن کە بە بەردەوام هەڕەشە لە ئەمریکیەکانەکەن. بەڵام بەشێکی سەرەکی ئەم هەڕەشانەش بەرامبەر بە ئەمریکیەکان و لێدان لە پێگەی استراتیژی ئەمریکیەکان لە 10 ساڵی ڕابردووە پەیوەندی بەو گوتارە پۆپۆلیزمی ئەمریکیەکانەوە هەبووە و هاتنی ترامپ لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆخەکەی بە تەواوەتی کارتەکانی ئاوەژوو کرد و سەر و لێش کردەوە، دۆستەکانی خۆی جێهێشت، ڕۆژهەڵاتی ناوەڕاستی وەکو کەمپێکی نەوتی سیر کرد. بەڵام بایدن ئێستا هەوڵەیە تەنها لەو مەنسوور و پێویستە ئەوەشمان لە یاد نەچێت کە بەشێک لە سەردانەکەی بایدن درێژە پێدانی ئەو سیاسەتە بوو کە لە سەردەمی دۆناڵد ترامپەوە دەستی پێکرد، ئەویش هاوپەیمانی ئیبراهیم ئەکۆرد کە بە ئینگلیزی پێ دەڵێن، ئەوەیە کە چۆن ئیسرائیل و وڵاتانی هاوپەیمان لەگەڵ ئەمریکا نزیک بکەنەوە لە یەکتر. بە دڵنیاییەوە ئەم پرۆژەیە سەرەتاکانی ئەگەڕێتەوە بۆ ئەو هەنگاوی کە دۆناڵد ترامپ هاوێشتی بەرامبەر بە ئیسرائیلیەکان، ئەو فراوانخوازی سنوورەکانی ئیسرائیل. تەنانەت لە مانگی 12 2017 ئەگەر ڕاستم وتبێت پێش کریسمس مەسەلەن ئەو بۆمبەی کە ترامپ تەقاندی بەڕووی وڵاتانی ئیسلامی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە قودسی وەکو پایتەختی ئیسرائیلیەکان هەژما کرد، بەمە پێگەیەکی تەواوی یا بە ئیسرائیلیەکان و دەوڵەتی ئەمریکای بە تەواوی هێنایە ناو گوتاری ئیسرائیلیەکان بەوەی کە ئەمریکیەکان بەڵێ ئیسرائیل جێنایڵن، دۆستەکانیان جێنایڵن. بەڵام من مەبەستم لەو پۆپۆلیزمە ئەوە بوو کە بایدن ئەتوانم بڵێم استراتیجانەتر و لۆژیکیتر عاقڵانەتر مامەڵە لەگەڵ ئەم دۆسیەداکە. ئێستا نەک بە تەنها ئیسرائیلیەکان بەڵکو مجاملەی ڕێکخراوی فەتحی فەلەستینی ئەکا، ئەوێت مەسەلەن ماف و خواستە دارایی و سیاسیەکانی کۆمەڵێک دەوڵەت لە ناوچەکە سۆگەر بکە و ئەو سیستەمەی کە لە ڕابردووە بۆ نمونە لە زیهنیەتی دیموکرات خوازەکانە هەبووە لە کاتی هەڵبژاردنەکانە، لێرە بە فعلی بە پراکتیک بیسەلمێنن کە ئەمریکیەکان ئەیانەوێ بمێننەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و سیستەمێکی بەرگری تەواو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دابین بکەن و دۆستەکانیان جێنێڵن و مەترسیەکانی داعش و تیرۆریزمی ئیسلامی لە ناوچەکە دوور بخەنەوە و هەوڵیش بدەن ئەو وڵاتانەی کە رووسیا ئەیانەوێ، رووسیا و چین ئەیانەوێ بیان خەنە ناو بۆتەی هاوپەیمانێتی ڕێگە ئاوریشمەکەی خۆیانەوە. ئەمریکا ئەیەوێ بەم ڕێگە و بەم دیبلۆماسی و بەم دیسکۆرسە سیاسەتێکی تازە لە ناوچەکە بڵێت. زۆر بە کورتی کاگاسۆ، ئیسرائیلەکان دیارە دەڵێن زۆر خۆشحاڵ بوون بە سەردانەکەی بایدن و هەروەها ئەو ئامانجەی کە هەیەیان بوو کە ئەمریکا پەیامێکی توندی هەبێ بەرامبەر بە ئێران کە ئەمە ڕوویدا، هەروەها ئەمریکا پاڵپشتێکی دارایی ئیسرائیل بکە کە 4 ملیار دلار دەدا بە ئیسرائیل لە مێژووی دروستبوونی ئیسرائیلدا یەکەم جارە ئەمریکا ئەم پارێ زۆرە بە یەک جار بدا بە ئیسرائیل. هەروەها لەگەڵ ئەوەشدا بەشێک لە ئامانجەکانی ئێران لە ناوچەکەدا بپێچێ. یەک لەوانە گرێدانی تۆڕی کارەبایی عێراق بوو بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ڕێگای کوێت و سعودیەوە کە ئەمە پێگەی ئێران لە ڕووی ئابووریەوە لاواز وڵاتانی کەندا و بڵێ تا چەند پێ دوایە ئەمە سەر بگرێ.
بە تایبەتی بەستنەوەی تۆڕی کارەبای عێراق بەکەنداوە بەڵێ زۆر بە کورتی پێم وایە بەستنەوەی تۆڕی کارەبای عێراق بە بەشێک لە وڵاتانی کەنداوە تا ڕادەیەک ئەتوانم بڵێم پرۆسێسێکی تەکنیکیە و ئابوووریە ئاسانە ئەمە کاری بۆ بکرێ بەڵام ئەوەی تریان بە ئاسانی دەوڵەتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران دەستبەرداری پێگەستراتیژەکانی خۆی لە عێراق و لە سووریا و لە یەمەن و لە لوبنان و لەو ناوچانە نابێت کە تا ڕادەیەکی ئەم پرسیارەم و ئەم وەڵامی تۆش پرسیارێکتر دروست دەکات کە ئەوەیە ئەم لووتکەی سێ قۆڵیەکە ئەمڕۆ لە تاران هەرێساش بەردەوامە لە نێوان رووسیا و تورکیا لەگەڵ ئێران پەیوەندی تا چەند بەو سەردانەی بایدن و بەو هەڕەشانە هەیە کە ئەمریکا لەوانەیە دژ بە نارەکانی لە ناوچەکەدا بەرپای بکات. بەڵێ ئامادەسازی کرابوو بۆ کۆبوونەوەی تاران، کۆبوونەوەی لووتکە لە نێوان سەرۆکەکانی رووسیا و تورکیا و کۆماری ئیسلامی ئێران، بەڵام هاتنی جۆ بایدن و کۆبوونەوەی لووتکەی جددا پرۆسەی لووتکەی تارانی خێراتر کرد و ئەم سێ وڵاتە بەو نەخشە تازەیی ئەمریکیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تا ڕادەیەک ڕازی نابن. ڕەنگە تورکیا تا ڕادەیەک یاری بکات لە نێوان گوتاری ئەمریکی و گوتاری ڕووسەکانە و هەم لە بەرژەوەندیەکانی ئەمریکا سوود وەرگرێ و هەم سوود وەرگرێ لەو بەرژەوەندیانەی کە دەوڵەتێکی وەکو رووسیا و کۆماری ئیسلامی خستوێتێ بەردەم. تورکیا خۆتانەزانن ئێستا تورکیا ئامادەسازی تەواوەکە کە ئۆپەراسیۆنێکی سەربازی بەرامبەر ڕۆژاوای کوردستان ئەنجام بە، بۆیە ئەگەر بهێڵن تورکەکان باڵەکانی خۆی بکاتەوە بەرامبەر بە گرێسپی و بێگومان ئەو نزیکبوونەوە لە دەریای ڕەش و لەو ناوچانەی کە کۆبانێ و هەرێمەکانی فیدراڵی ڕۆژاوا لە یەکدا ئەبڕێ، بێگومان تورکەکان بەڵەنسی هێزەکەیان بەلای ڕووسەکان و ئێرانیەکانە ئەشکێنەوە. بە بڕای من کۆبوونەوەی لووتکەی تاران بە تەواوی دژی کۆبوونەوەی جددە بوو و ئەمانە ئەبێت لە دوجارە بەڕێکەوتن و بە کۆنفرانسی گەورەی نێودەوڵەتی وا بکرێت کە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئارام دروست بێ، بەڵام ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئارامیش دروست نابێ هەتا هەموو ئەو ڕێکخراوە توند ئاژۆیانەی کە هەند دەرنەکرێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و کۆمەڵێک دەوڵەتی فاشی یا تۆتالیتار کە تا ئێستا لە ناوچەکە هەیە کە هەڕەشە و مەترسین لەسەر مافی مرۆڤ و ئازادیە سیاسیەکان و دیموکراسیەت و پلورالیزم ئەبێ ئەوانە کۆتاییان پێبێت. اینجا ئێمە ئەتوانین ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئارام بەخۆ ببینین و ڕۆژهەڵاتێکی ئارام لەدایک بێت. ئاسۆ عەبدوڵەتیف، شڕۆڤەکاری سیاسی و شارەزا لە پەیوەندی نێودەوڵەتیەکان، زۆر سپاس لە سلەیمانیەوە لەگەڵم بوویت. سپاس بۆ ئێوە. سپاس کە بینەرمان بوون. شەوتان شاد.